ئەو خانشینانەی کە توانای ڕۆشتنیان نیە و بارودۆخی تەندروستیان ناجێگیرە بانکی گەرمیان چەند تیمێکی داناوە بۆ ئەو خانشینانەی کە بڕۆنە ماڵەوە لە ماڵەوە پەنجەمۆریان لێوەرەگیرێت و موچەکانیان پێدەدرێت وەکەوەی بینن من لە ماڵی فەرمانبەرێکی خانشینم کە تیمەکانی بانکی گەرمیان هاتوون لە ماڵەوە پەنجەمۆری لێوەرەگرن منە ڕۆمە لای کە سوکاری خۆی سڵاو لێبێ قسە چێ بۆ ئەو تیمانی کە دێنە ماڵەوە و موچەخۆرەکەتان بۆ چێتی ناتوانێت کە بڕاتە بانک موچە وەرگێت سپاسی ئەوە شەکەد و سپاسی ئەو تیماناکەنەوەوە بە گەڕۆگڕە خۆن بە ماڵەکەدا بۆ پەنجەمۆرکردنی ئەم کەم ئەندامێرەوە هاان لە ماڵی سەپەکیان کەوتو بوونەتە کەم ئەندام ڕاستیەبانە وەڵا ئەمە تقریبانەوە بۆ 6 ساڵە ڕاپێکی کەوتووە تەبان ئەمە ئامۆزامە من وەکیلم ئەمڕۆ چوومە بانقی گەرمیان وتیان ئیلا ئەبێ خۆی بێت تر سپاسی ئەوەی شەکە بوو سپاسی ئەو تیمێشەکە بوتیان ئمە خۆمان پۆلیسەکانە نێرین لەگەڵتانە و لە ماڵەوە پەنجەمۆریان بۆ بکەین زۆر سپاسانەکەین باشە دەستەکان خۆش من ئەمەوە بڕۆمە لای ئەو فەرمانبەرە خۆی کاک مەحموود سڵاو لێبێ قسە چێ بۆ ئەو تیمانە کە یارمەتینتانە دەندێنە ماڵەوە لە ماڵەوە پەنجەمۆرتان لێ وەرەگرن و چەکە تا دەنێ یاخوا بەخێر بن سەرچاو خێرەتن ئەو جەماعەتەکەمە ئێوەیان ناردە بۆ ئێرانە دەستان خۆشی و زۆر سپاسان من ئەمە 6 ساڵ ئەمە بانجیەوە بخوا مانگ ڕەمەزان گەیمە یەکی ڕەمەزان 6 ساڵ ئەمە بانجی باشە ئەگەر ئەو تیمانە ناتیانە ماڵە بۆیە تۆ خۆت بڕۆیشتایەتە بانک ئەتوانی بڕۆیتە بانک نەوەڵا ناتوانم ئەیسە لێرە یەکێن هێدامگرێ ناتوانم داوەزم گرێەوە باوەش بوون کە ناو سیارەکەەوە باشە دەستەکان خۆش بێ بڵێ وەکو ئەوەی گوێبیستی بوون ئەوە قسەی خانشینێک بوو کە جەڵدەلی داوا ماوەی 6 ساڵە لەسەر جێگەیە ئەمڕۆ ئەو خانشینانی کە موچیان وەرگرت لە مانگ یەکدا ئەبێ بڕۆنە بانک بۆ ئەوەی پەنجەمۆر بکەن اینجا موچەکانیان پێدرێت بەڵام بەڕێوبەری بانکی گەرمیان بۆ ئاسانکاریەک بۆ موچەخۆرانە چەند تیمێکی داناوە ئەڕۆنە ماڵەکان ئەوانەی کە توانایان نییە خۆیان بڕۆنە بانک لە ماڵەوە پەنجەمۆریان لێوەرەگیرێت و دواتر موچەکەیان پێدەدرێت.